مانگرتنی دانیشتوانی قەزای کفری بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکانی شارەکەیان و ڕێگریکردن لە بەعەرەبکردن و دەستپێکردنی پرۆژەی ستراتیژی و بنەڕەتیەکان بەردەوامە. مانگرتوانی شاری وەزیران دەڵێن ماندوو نابین و سەرەتای ڕێگاکەمانە تا جێبەجێکردنی تەواوی خواستەکانمان مەیدانەکە چۆڵ ناکەین. خەرزاری خەڵکی گەرمیانن و ئێمە پێ ئەگەین لە گەرمیانیشدا من بۆ خۆم دوو دەورە ئەندامی پەرلەمان بووم بەشێک لەمانە لەوانەیە دیارە ئێمە ماوەی 7 ڕۆژە لێرە لەژێرەم خەیمەیە مالمان گرتووە وەکو خەڵکی شاری کفری بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانەوە بەداخەوە تا ئێستا لەلایەن هیچ جهێتێکی ڕەسمی وەڵام نەدراوینەتەوە و بەردەوامە بین لەم خەباتە مەدەنیە مۆدێرنە و دەمانەوێت بەڕاستی لایەنی پەیوەندیدار بێنە سەرخەت و بە دەنگی داواکاریەکانمانەوە بێن. مانگرتوان نیگەرانن لە بەدەمەوە نهاتنی حکوومەت و بەرپرسان و دەڵێن وەک هەمیشە خەڵک و بەتایبەت دانیشتوانی قەزای کفری لەلایەن حکوومەتەوە فەرامۆش کراون. وڵات زۆر کەس گرەوی لەسەر داخستنی ئەم خێمەی مانگرت نەکردووە بۆیە ئێمە لێرەوە بەڵێنە دەین بە هەمووان هەتاوەکو داواکاریەکانیمان جێبەجێ نەکرێ قەتاو قەت ئێرە چۆڵ ناکەین بەڵکو ڕۆژ لە ڕۆژ گرروتینی زیاتر وەرەگرین ئەمڕۆ ڕۆژی حوتەمی مانگرتنەکەیە وا ئەزانین حوتەمین دقەی مانگرتنەکەمانە ینی ڕۆژێکی بە دقیق لەسەرمان تێپەڕیوە هیچ زیاتری نییە و ئینشەڵڵا هەر لێرەش ئەمێنینەوە داواکاریەکانی ئێمە زۆر لەوە زیاترن کە ئێمە خێمەکەی بۆ چۆڵ بکەین. بە شەو و ڕۆژ و بێ و چان دانیشتوانی کفری لە دەربڕی ناڕزایەتی بەردەوامن و تا دێربازنی ناڕزایەتیەکان فراوانتر دەبێت. هیچ هەلی کارێک هیچ ئیش و کارێک نییە هیچ ڕەفاەتێک نییە خزمەتگوزاری نییە یعنی تەنانەت خەستەخانەش نییە وەکو پێویست زۆربەی نەخۆشەکان لێرەوە چن بۆ شارێکی ترە چن بۆ کەلارە چن بۆ سلێمانی. دانیشتوانی قەزای کفری لە هەر سێنەتەوەی کورد و عەرەب و تورکمان پێکدێن کە داپەش بوون بەسەر مەزهەبەکانی سوننە و شیعەدا. ژماری دانیشتوانی ئەم قەزامێژوویە بە زیاتر لە 50,000 کەس دەخەمڵێرێت. ڕووبەری شارەکە 7.6 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە ڕووی ئیداریەوە سەر بە ئیداری گەرمیانە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کفری.